مراوی زۆر گلەی لێت هەیە. ئیشەڵا ناوەکەی فێربی ئامۆژن مراویی مرواری ڕۆڵە گیان کوڕی خۆم لای تەواوی دنیا وەسف دەکەم ئەڵم زاواکەم کوڕی خۆمە پیاوی نێو پیاوانە ئاگرا کوژێنێتەوە لە حەریقین چی؟ چوزانم ئامۆژن بێ بەڵابی تۆش ڕۆڵە گیان خۆ من ئەزانم تۆ چەند زەعیفی بەرامبەر میوە مراویش ئەزانێ بۆیە هەموو شتێک خسۆتە بەردەسە چۆن ئاوا بێ چۆن نەبێ ماڵی خۆتان بشێوێنن دە تۆ بۆم باسکە بزانم چی بووە ناخۆم ئامۆژن ناخۆم دەبیڵێ بە قوربانە بم هیچ فەرقە نییە لەگە مناڵەکانی خۆم دەبیڵێ نایڵم ئامۆژن زۆر عاجزم نایڵم کوڕت دەبیڵێ لەگەڵ تۆم نییە من 2 سەعاتە لێرە دانیشتوم ها ئەڵێ مراوی خۆت قیت کردوتەوە بەخوا خنکێنم خۆ من مراوی داماو نیم ئەزایی چۆن ئامۆژن با من ڕاستیەکە و پێ بڵێم ئەوە خۆی دانیشتۆ خۆ من ئیشەڵا بخوتانوشتی بۆ ناکەم خۆشی خۆ دەزانی بە 50 ڕۆژ من جارێ مەعاشێت مەعاشەکە هات ڕام کرد کارتەکە لە ئەیتیەمەکە وەرم گرت ملیۆنێک و 600,000 هەر هاتمە ماڵەوە ئامۆژن یاخوا لە 6 ساق بێ خۆش بیاخوا مرواری دەستی کرد بە گیرفانمە هەر ئەوە نەمزانی هەموو پارەکەی دەرێ ناو ڕوفڕی پارەکە ئامۆژم بیا بەڵامی پارە چۆن نەفرێ نەوەڵا هەمووی لە گیرفانم دەرێنا بە بێەوەی پرزبم بکە و هەسە بە خێر بێتەوە ئیلەڵا بڕایەوە بە قوربانە بەم ئێوە ژن و مێردن ئەی بە ئەو قسانە گیرفانتان یەکێکە هاچوو میوەی کڕیوە بۆت ئەلحەقی ئامۆژن خۆ من نەموتۆ حاڵی حسابێ بەڵێ گیرفانمان یەکە بەس بۆ پرسیان لە کچەکە ناکەی بڵێ بزانێ یاوێتی بەچی بەسەرچە دێمراوی گیان تۆ بۆم باسکە ئێستا پێم بڵێ چی بۆ داوتە بەچی ئێدایە جان تۆزێک جلی خۆم پێویست بوو شوشەواتی ناو ماڵم پێویست بوو ناحەق نییە مراکەکانم کەوم ببوونی نوێم کڕی ئافر سەرچەفی سەر قەنەفەکانم گۆڕی چون نینۆکم چاکرد 2-3 بۆنم کڕی و تەمەرەیندیم کڕی و میوەم کڕی و هاتمەوە دەپرسیای لێ کە بزانە چەند کیلۆ تەمەرەندی کڕیوە چەند کیلۆت کڕی 3 باوکەم ڕۆ ئاخە تۆ خەڵکی هندستانی چی باشە ڕۆڵە پێم بڵێ ئەو هەموو شتت کڕی چیت کڕی بۆ پیاوەکەت والله بۆ ئەویشم کڕی بەخوا بۆم کڕی بەسدایە ئەو کابرایە پێی نەزانە بێوەفایە بێسفەتە یعنی بۆم کڕی و بەس لەبەر چاوی نییە چیت بۆ کڕی چی پێم بڵێ جووتە گۆرەویەک سێرکە بە قوربانە بم تۆش تۆزێک بێسفەتی ها لە وەختەوە گلەییەکەی نەدوت ئەو جووتە گۆرەویەی بۆ کڕیوی بەس کچی خۆم سێرکە ڕۆڵە گیان حەق بەویشە ها لەوانەیە ڕەنگەکەی بەدڵ نەبێ بەیانی هەر شتێکن لەبەردەسە دایەنەی تۆ چێ ڕەنگەی بۆ گۆڕی باشە بە چاو ها تۆ بەجددی ئامۆژن بە قوربانە بم ئەزانم تۆشە چیتە ناو خەڵکەوە و خەڵەکە دەبینەوە بێت تەنسیق بێ ڕەنگەکەی ئانیلی بێ جوانە یعنی ئاوا لە وەزاکە تێگەشتویت ئەی بە قوربانە بم ئەی چۆنە لە ملیۆنێک و 600,000 هاتە سەر ڕەنگی گۆرەیەکانی من ئەی ڕەنگی گۆرەویەکەت بە دڵنیا چینەی گۆڕین خۆ مشکلە نییە وەکەی مشکلەیە ئەزانم تۆ هەمیشە شت بە دڵی خۆتە لەگریش تەنسیقە جوانە ئەچیتە ناو خەڵکەوە پیاوی نێو پیاوانی نەموت خۆ من ئەزانە ئەی تاوە نادرجان بەیانی ڕەنگەکەت بۆ دەگۆڕم دەوەرە میوەکە بخۆدێ وەرە ڕۆی بابی نادر ڕەش بێت باشە ئامۆژنی و شێتای کرد بە قورعان نادر سێرکە و هڵووە وەکو خۆت سوورە بەخوا گازێکی لێ وەرە ناخۆم بابە ناخۆم وەڵی شێتان کردم ئاوا جا ئەمە وەڵا برا کچەکەی ئاوا هیبە دایکەکەی ئاوا نەسیحەتی بکە هەر باشیشە خۆشمان نافرۆشێت ئامۆژن ڕجالێکم لە ملیۆنێک و 600,000 هاتە سەر جووتە گۆرەوی جووتێ گۆرەویەکە بۆ مۆدیلەکەیت بەدڵنیە مارکەکەیت بەدڵنیە چیت بەدڵنیە تۆ بەس بیڵێ خۆشەڕی نابێت ئەوە ناخۆی ئەو سێوە سوورە بخۆ ئامۆژی جا من ئیتر ئەگەر لەمە دوا مۆزیشم خوارد هەڵبەتە من نادر نەبم باشە هەر ناخۆم ئەچمە وتێری ژەمێنمەوە بەس ئامۆژن توخوایەک تەکلیفم هەیە ئەزانین چون کە مەعاش هات ئەم بانگە خوازانێت 40 ڕۆژی پێچێ 50 پێچێ یەک تەلەفۆن بۆ بکەم نادر ڕاکە مەعاشەکە وەگرە بۆی ملیۆن و 600 ترم کە هێنایەوانێ کە یامی پێ بڵێم وەڵی شتێکم نەماوە ژنەکە ئەگەر بۆم بکڕی مرواری گیان مەمنون دەبم چییە بە قوربانە وەڵا فالینەی عەلاگ هەیە چاوی دەرەهێنم و ئەشی کوژم ئەگە بۆت نەهێنێ ئەبێت بچی تاخمێک لە هەموو ڕەنگەکان بۆی بکڕی دایکە سووریش سووری زۆر لێ دێ کوڕی خۆم سوورە بۆ خۆ فالینەی عەلاگەی سوور ئاخر بەم تەمەنەوە فالینەی عەلاگەی سوور دەبەکەم شێت مەکرد بە قورعان شێت مەکرد یەک دقە چی دەکەی ئەیەڕۆ ئەو پیاوە بۆ واکە بۆ تەمەنەوە ئەو کوڕە بۆ واکە بەو تەمەنەوە ئەی داوە شەی باشاوە شێتان کردم ناهەکەواوەکە دایکم پشتی نەبوو ئەو کوڕە تەواو نییە لەسەر جووتێ گۆرەی بزان چیمان لێکە ئەدە داوە شەی
داوایەکی